شيء بيه وزن بماطرسكي لك ولا غير وأنا فصور أكثر أجر أندامي جستي توش يا حالتي بقول هرش ئەم چالاکی ئەمڕۆمان بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکارانەوە بووە بە هەمانگی لەگەڵ سەکۆی هاودەنگی ڕێکخراوەکانی هەڵەبجە و هەروەها سندیکای کرێکارانی هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی کاری ڕاهێنانی پیشەیی لەگەڵ بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی. ئامانجی ئەم چالاکیە و ئەم گفتوگۆ کراوەیە ئەوە بوو کە هەم ئەو لایەنانەی کە بەرپرسن لە سنووری پارێزگای هەڵەبجە و هەروەها خاوەنکاران و کرێکارانیش ئاشنا بن بە کار و چالاکیەکانی سندیکای کرێکاران و هەروەها کاروباری کۆمەڵایەتی و دەستەبەری کۆمەڵایەتی بۆ ئەوی کە بە مافەکانی کرێکار و ئەرک و ئیمتیازەکانیان ئاشنا بن. بەڕاستی ئەم جۆرە چالاکیانە لە هەڵەبجەیە گرنگی زۆری هەیە بۆ پێی کە بەڕێوەبەرایەتی کار و ڕایەنانی پیشەیی لەگەڵ دەستەبەری کۆمەڵایەتی لە هەڵەبجەیە تازە کراونەتەوە و کارابوون بۆی ڕێژێکی زۆر کەم لە کرێکاران لە سنووری پارێزگای هەڵەبجە ئاگیان لە ماف و ئیمتیازات و ئەرکەکانی خۆیان هەیە لە شوێنی کارەکانە. بە پێویستمان زانی کە چالاکیێکی لەم جۆرە بکەین لەم ڕۆژەیە بۆ ئەوەی هەوڵ بین بە هەمومان پێکەوە بە هاودەنگی و دواتریش ڕاستپاردەیەکمانە بێ لەسەر چالاکیەکەی ئەم ڕۆژە بتوانین کار لەسەر ئەوکەی چۆن زۆرترین کرێکار لە سنووری پارێزگای هەڵەبجەیە هۆشیار بکەینەوە بەرامبەر بە مافەکانیان و هەروەها خاوەنکارەکانیش هۆشیار بنەوە بۆی کە ئەرکیان چییە بەرامبەر کرێکار و چۆن بتوانن گرێبەستێکی قانونی کە شکڵێکی قانونی هەبێت و هەموو مافی کرێکارێک هەر لە موچە و لە مۆڵەتی کارکردن و پشوەکانی و هەموو ئیمتیازێکی تری وەکو دەستەبەری کۆمەڵایەتی لە ناو گرێبەستی کارا بۆ کرێکارەکانی بنووسێ. کە گرنگە بۆ ئێمە کرێکار ئەو وعیەی هەبێ گرێبەستی کار ئەتوانێ زەمانی ژیانی بکات و لە ڕێوە بە شێوەیەکی دروست لە ژینگەیەکی کاری دروستە کار بکات و مافەکانی بەدەستبێنێ. ئێمە لە ڕێی لیژنەکانی بەڕێوەبەرایەتیمانەوە هەردوو بەڕێوەبەرایەتی کار و ڕایەنانی پیشەیی لەگەڵ دەستەبەری کۆمەڵایەتی بەردەوام سەردانی شوێنکارەکانەکەین بەردەوام لە ڕێی هۆبەی یاسامانەوە سیمیناری هۆشداری بە کرێکارانین هەوڵە دێن زۆرترین کرێکار لە یاسای کار هۆشیار بکەینەوە و ئاگاداری ئەوە بین. ئەگەر لە حاڵەتێکیشە کرێکارێک سکاڵای هەبێ لە ڕێی هۆبەی یاساییەوە سکاڵاکەی ئەبینە دادگای کار هەر هەموو ئیمتیازان و مافانێک کە هەیەی بۆی وەرگرینەوە. حاڵەتمان زۆر بووە کە ڕاستەوخۆ لە دوای سەردانەکانی ئێمەوە کرێکار کە زانیوێتی مافەکانی چی و پێشێلی مافەکانی کراوە سەردانی بەڕێوەبەرایەتی کردوین. لەم حاڵی ئێستاشا 19 کەیسمان لە محکەمەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە کە زۆری نەیان لەسەر بابەتی زەمانی اجتیماعیە و مۆڵەتی کارکردن و کاتی کارکردنیان زۆرە 8 ساعاتەکە تێئەپەڕێنێ و موچەی ئیزافیان بۆ حساب ناکرێ. کەیسەکان لەو هاوشێوەن کەیسیشمان هەبووە کە داخرا و کۆتایی پێهات و کرێکارەکە مافەکەی خۆی وەرگرتوتەوە. خاڵی گەڵانێ چۆنیەتی هەشبارکردنی خارجی